يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان هەمووی خێر و بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگارە بە ئوممەتی ئیسلام. یەکێک لەو شتانەی کە بەرەکەتی ئەم مانگە پڕبەرەکەتەیە بیرهێنانەوەی ئیمانداران و خواناسانی وەکو جەنابتانە بۆ دەرکردنی زەکاتی ماڵەکانیان. بەخشندە و خێرەومەندەکان زیاتر خێرەومەند بن و ئاور لە فەقیر و هەژارانێک بدەنەوە کە ئەرکیان لەسەر شانی دەوڵەمەندەکانە. بەڕوونکردنەوەیەکی جیاوازتر، بە خوێندنەوەیەکی جیاوازتر بۆ بابەتی زەکات بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار لەم وتارەدا باسی ئەوە بۆ جەنابتان دەکەم کە واجببوونی زەکات، ئەوەی کە خوای پەروەردگار لە بەشێک لە ماڵەکانماندا زەکاتی واجب کردووە. خوای پەروەردگار کاتێک کە ڕێگەی پێداوین خێر و خێرات بکەین و لێمان وەردەگرێ، ئەوە ئەو پەڕی لوتف و خۆشەویستی خوای پەروەردگارە لەگەڵ ئێمەدا. هەرگیز تۆی ئیماندار وابیر نەکەیتەوە کە فەرزبوونی زەکات، واجببوونی خێر و خێرات جگە لە زەکاتیش لە ماڵ و سەروەت و سامانەکەتدا ئەوە ئەرکە و خواخستوێتە سەر شانت، قەت وابیر نەکەیتەوە. بە پێچەوانەوە ئەوە ئەو پەڕی لوتفی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە لەگەڵ ئێمەی ئیمانداردا، کاتێک کەوا واجبی کردووە بەشێک لە ماڵەکەمان ببەخشین و ڕێگەی پێداوین. هەر ئەو ڕێگە پێدانە بۆ خۆی لوتفی خوایە، نەک ئەرک و ماندووبوون بێ. لە دنیادا خۆشەویستانم هەمووتان شارەزان بانک هەیە. ئەو بانکانە خەڵک پارەی تێدا دادەنێ، پارەکەی پارێزراوە بە حیسابی خۆی و ساڵانەش بە بێ ماندووبوون بڕێک سوو فائیدە ڕیبای دەچێتە سەر. بانقی وا هەیە لە 102 وە هەیە لە تا دەڕواتە 105 لە جیهاندا. ئەم کەسە دڵی خۆشە کە پارەکەی پارێزراوە و بەبێ ئەوەی ماندوو بێ پارەکانی وردە وردە زیاد دەکەن. ئەمە مامەڵەی مرۆڤە لەگەڵ مرۆڤدا و مامەڵەیەکی تا سەری ئەسقان هەڵەیە، چونکە پەروەردگار خۆی فەرموویەتی یەمحەق الله الڕیبا. دڵنیابن ئەو ماڵەی کەوا سوو فائیدە و ڕیبای بچێتە سەر. هەر مەعامەلەیەک دەوڵەمەندانی ئازیز ئەهلی بازار، ئەی ئەوەی کە 1 ملیۆن دیناریشت هەیە ئاگاد لە خۆت بێ، پرسی شەرع بکە. هەر مامەڵەیەک 1 زەڕە ڕیبای تێبکەوێت دڵنیا بە بەدبەختت دەکا. یەمحەق و یعنی یەمحو بە هەمیشەی تا قیامەت. ئەمە یاسای خوایە. شێ لە ناوی دەبا؟ ئەڵڵا خۆی. واللهی پەروەردگار خۆی دێتە سەرخەت و بۆ خۆی ماوەکەت لە ناو دەبا، خودی خۆل لە ناو دەبا. مەحو یعنی دەسووتێنێ، چۆن ئاگر پوش و پەڵاشی وشک دەسووتێنێ. هەر ماڵێک ڕیبای تێبکەوێ ئاوا خوا لە ناوی دەبا. تەندروستی تێک دەچێ، ماڵ و منداڵت بەدبەخت دەبێ، بەخوا ڕۆژێک محتاجی دۆلار و دینارێکی دەستی خەڵک دەبی. ئالێرەدا بەشەرەکان مرۆڤەکان حەزێکیان لێیە، دەڵێ باشە ئەی چی بکەم؟ وەڵا حەزم لێیە بە بێم ماندووبوون پارەیەک دابنێم، پارەکەشم پارێزراو بێ و سوودی ژوەرگرم. خوای گەورە لەم ئیسلامەدا هیچ شتێکی ئارزوەکانی تۆی نەمراندووە. ئەو دەرگایە لێ دەگرێت، دەرگایەکیت بۆ دەکاتەوە. هەر لەو ئایەتەدا کە ژمارە 276 سوڕەتی پیرۆزی ئەلبەقەڕەیە دەفەرمێ وەیوڕبی الصەدەقات یەمحەق الله الڕیبا. بەڵام دەرگا خێرەکە وەیوڕبی الصەدەقات، دەرگای سەدەقە و زەکات و خێرم بۆ کردوویەوە. تۆ ئەم پارەیە لەم بانقەدا دابنێ، یەقینت هەبێ نەک لە 105 و لە 110 و ئەوانە بیسپێرە بەخوا پارەکەشت پارێزراوە، لە دنیا و قیامەتی شادێتەوە ڕێت. ئەو چەکی بانقە بخە گیرفانتەوە، بە ئەمەیان دڵت خۆش بێ. ئەی ئەهلی قورئان، ئەی خۆشەویستی دڵی بەندە،
ئەی ئەو کەسانی لە مزگەوتی ڕێگەی بەهەشتا لە خزمەت قورئاندان ورن با یەک موژدەی خۆشی خواتان پێڕابگەێنم. خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی پیرۆزی ئەلبەقەرە ئاەتی 245 دەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرا. ئای چ موژدەیەکی گەورەیە ئەم ئاەتە قورئانیە، ئای چ بەهرەیەکی گەورەیە. خوایە سوپاست دەکەم چەنە ئێمەی بەندەکانت خۆش دەوێت کە ئەم ئاەتە قورئانیت پێخەڵات کردین. خوای پەروەردگار دەفەرمێت لەسەر وشە بە وشەی ئاەتەکە بوەستن. مانای تەرجمەی حرفی بۆ قورئان مەکەن بەڕێزان، ورد ورد تەماشایکەن لە مانگی پڕبەرەکەتی قورئاندا لە خزمەت قورئاندا. خوا بەچی دەستی پێکرد؟ من پێمان دەڵێ ئەم بانقە کراوەتەوە، بانقێک کراوەتەوە لەلایەن خوای پەروەردگارەوە. من هەموو کەس بۆی هەیە بەشداری بکە، مناڵ بۆی هەیە، بە تەمەن بۆی هەیە، ژن بۆی هەیە، پیاو بۆی هەیە، کچ بۆی هەیە، کوڕ بۆی هەیە، دەوڵەمەندی ملیاردێر بۆی هەیە، هەژار بۆی هەیە. ئەو پارەی لەم بانقەدا بۆت هەیە داخڵی بکەیت 250 دینار وەردەگرێ تا تریلیۆنێک دۆلار وەردەگرێ. چەندی هەد بێ ڕەتی ناکاتەوە، حسابی لەسەر کەس دانەخستووە. من هەمووانتان دەتوانن کارتی ئەم بانقە لە جیرفانتاندا بێ. من ذا الذي سبحان الله قورئان چەند وردە نەیفەرموو بە ئەمر لەسەرتان پێویستە خۆتان تۆمارکەن، دەفەرمێ ئەوە چێ هەیە خێرا فریاکەوێ. وتارەکەم ئەوەیە فریاکەوە ناو تۆمارکە. الاستفهام للعرض، پرسیاری کردو چێ هەیە فریای ئەم خێر و بەرەکەتەکەوێ و خێرا بێن ناوی خۆی تۆمارکە. فهو أبلغ من الأمر. لزمان عربي دا پرسیارکردن بەهێزترە لە فەرمان پێکردن. خوا دەفەرمێ فریاکە و ناوی خۆت بنووسە تا دەرفەتت هەیە لەم بانقەدا کارتێک لە جیفانتا هەبێ. يقرض، خوا نەیفەرموو ينفق. سەیری وردی قورئان کەن دووبارە، نافەرمێ ماڵەکەت ببەخشە و تەواو ببێ. يقرض قەرزە. هەمووشمان لە کوردەواری ئاڵێن قەرز نافەوتێ، قەرز کۆنیش ببێ نافەوتێ، بە تایبەت لای ئینسانێکی سەرڕاستی وەکو جەنابتان بێ. خوا دەفەرمێ ئەمە قەرزە، نەک هەر ناوی بەخشینی لەنەنا، ئەمە تۆ بە قەرز دەیدەی. مامەڵەکە سەرۆکی بانقەکە چێیە؟ ئەبێت چ دەوڵەمەندێک بێ. خوا خۆی فەرمووی يقرض. چوارەم الله سبحانه وتعالى، ڕێک مباشر دەیدەیتە دەستی خوای گەورە الله سبحانه وتعالى. سەرۆکی ئەم بانقە و لێپرسراوەکەی الله خۆیەتی، خۆی لە دووەردەگرێ. ئەو پەڕی لوتفی خوایە، والله هەمومان هی خواین. يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. سورة فاطر آياتي 15 پروردگار دەفەرمێ يا أيها الناس، أي خەڵکی سەرزەوی بەگشتی هەر هەمووتان، أنتم ئێوە یەک بە یەکتان، ئەی سەرۆکەکان، ئەی سەرۆک حیزبەکان، ئەی سەرۆک حکومەتەکان، ئەی سەرمایەدارەکان، ئەی حاکم و دادوەرەکان، ئەی پلەدارەکانی وڵات، ئەی ئەو کەسانەی کە سەرمایەیەکی زۆرتان لەبەردەستایە و خاوەن پارەی زۆرن، ئەی ڕیز عەشیرەتەکان کە بە ئاماژەیەکی ئێوە دەیان چەکدار کۆ دەبێتەوە، ئەی ئەو کەسانی شانازی بە جوانیتانەوە دەکەن، ئەی زاناکان، ئەی پرۆفیسۆرەکان، هەر هەمووتان، ئەی ئەوانش کە دەرۆزە دەکەن، ئەی ئەوانەی کە خوای گەورە نەبێت کەس و کارێکتان نییە، ئەی ئەوانەی کەوا هیچ لە جیرفانتان نییە، لەسەرێ بۆ خوارێ ئەنتم هەر هەمووتان خوا فەرمووی فقراء إلى الله، أنتم الفقراء إلى الله، هەر هەمووتان محتاجی قاپی ڕەحمەتی خوان. کەس خۆی بەبێ احتیاج نەزانێ لە خوا. چەند ناشرینە سەرۆکەکان دەتان بینم جەنابەت دەست بە وتار دەکەی بۆ من، ئەم کاتتان باش، کوڕە کاتم کوا باش ماوە، تۆ بەس کاتی خۆت جەناب باشە، بەس ئەوانە و کاسەلێسەکانی دەوری جەنابەت حاڵیان باشە، وەرە وەکو من سەیری حاڵی میلەت کە نانت پێ ناخورێ، فەقیری وا هەیە لەم وڵاتەدا، بۆ خۆت بە احتیاجی خوا نازانی، بۆ ناڵێی بسم الله الرحمن الرحیم. هەر کاتێک سەرۆکێک بەرپرسێک دەبینم لە تەلەڤیزۆنەوە ئەم کاتتان باش، وەڵای دڵم ئەتخوا و کەناڵی لادە لە دەمیدا. عەبدولحەمید کوشک خەتیبی قاهیرە بوو، پیاوێک بوو خەتیبێکی زۆر ناوداری مێژووە، هەردوو چاوی خوا لێ وەرگرتبەوە، لەسەر مینبەر وتی یا ڕەبی خوایە گەورەترین خەڵاتی تۆ لەگەڵ مندا ئەوەیە چاوم نابینێ.
هەموو ئەوانەی وەکو جەنابتان لە مزگەوتا سەریان سوڕما نابینایی گەورەترین خەڵاتی خوایە وتی ئەزانن بۆ کە تەلەڤیزۆن دەکرێتەوە دەموچاوی ئەو مەسئولە نابەرپرسانە نابینم بە چاوەکانم هەر ئەوەی بەم چاوانە چاوم لێیان نییە گەورەترین خەڵاتی خوایە کە لەگەڵی کردوم وڵێ بسم الله الرحمن الرحیم من فەقیرم یا ئەڵڵا بۆ بارەگاکەی تۆش هەتا هەژاری دەستەکانت ئاوا دەلەرزێ لە بارەگای خوادا کە 2 دەفتەر دۆلار لە ژیشفان تا بۆ خەریکە ناوی خوا لە یاد دەکەی وازانی بێ احتیاجی ناوەڵڵا هەمومان سوالکەری قاپی ڕەحمەتی ئەڵڵاین بەڕێزان هەمووی هی خوایە والله هو الغني الحميد کەسێک کە بێ احتیاجە و دەوڵەمەندی ڕاستەقینەیە بەس ئەڵڵا خۆیەتی هەمووی محتاجە بەس یەک ذات هەیە کە مەخلوق نییە ئەویش ئەڵڵایە هو الغني بەخوا بەس ئەو دەوڵەمەندە بەس ئەو دەسەڵاتدارە بەس ئەو خاوەن هێزە خوا فەرمووی معاملەکە لەگەڵ ئەڵڵادایە پشت ئەستور بە پارەکە نافەوتێ قەرزیشە پێنجەم قەرضەن حەسەنە بە جوانی بیبەخشە يعني تحذيرا من الرياء بەڕێزت پارەیەکت هەبێ لە بانقا حەقی خۆشتەوا بێ وەڵای زۆر جار لە برای دایک و باوکی خۆت شاردوێتەوە ئەڵێ شتێکم هەیە بەس بڕەکەی پێ ناڵێ بەو ئەندازەیە خێرەکانت لەگەڵ بەینی خۆت و خوادا بشارەوە چەندە پێت خۆشە برای دایک و باوکی خۆت هاوڕێکانی دائیرە و فەرمانگەکەت و دەوامەکەت حەز ناکەن بزانن چەنە پارەی نووسور لە بانقا هەیە حەز دەکەی ناوەڵا حەقیشە حەز نەکەی با کۆمەڵەشتت نهێنی بێ حەز دەکەی سڕی ژمارەی بانقیەکەت بە منیش ناخوێندرێتەوە هی باوک بۆ ئەولاد نابێ ئیلا دەبێ خۆی لێیدا هەموو سیستمی بانک وایە ئاوا خۆ پارێزە لە ڕیا ئاوا نهێنیەکانت بشارەوە با لە بینی خۆت و خوادا ئەم ژمارە حیسابیە بەس خۆت بیزانی چی تێدایە خوا فەرمووی حەسەنە بەخوا قەرزێکی جوانە قەرز هەتا ئێمە بیستومانە لە بینی مامەڵەی مرۆڤ و مرۆڤە ئەو کەسەی کە قەرزەکە وەردەگرێت سوودمەند دەبێ خاوەن پارە هیچ سوودێکی دنیایی نابینێ بەس مرۆڤایەتی و پیاوەتی و خێری قیامەتی بۆ دەمێنێتەوە ئەم قەرزە پێچەوانەیە ئەم قەرزە ئەو کەسەی لێت وەردەگرێ هیچ پێویستی پێ نییە ئەو کەسەی خاوەن قەرزەکەی و پارەکە دەدا ئەو قازانجی بۆ دەگەڕێتەوە بەبێ ئەوەی ڕیبا و فائیدە و سوش بێ سبحان الله کە قەرزێکی جوانە شەشەمیان فەیضاعفەه له ئەفەرمێ مایەکەشت هەر بۆ دانانێم وەکو خۆی لە تنگانەدا بدەمەوە لە تنگانی دنیا و قیامەتە دڵنیا بە زۆر قازانجی دەچێتە سەر سووی زۆری دەچێتە سەر فایدەکەی زۆرە بەڵام ڕیبانی و حرام نییە پارەکەت پارێزراوە قازانجێکی زۆریشی دەچێتە سەر تۆ یەکسەر دەڵێ دەبێ خوایە خوا چەنم بۆ زیادکە لە 105 لە 100 خوای گەورە دوای ئەوە ژمارە حەوت وشەی ژمارە حەوت ئەضعافەن ئەفەرمێن مەترسە زۆر زۆر زیاد دەکا اینجا تۆ بیر دەکەیتەوە دەبێ خوای ئەو زیادەیە لە 100 چەند بێ خوا دیسان دڵنیاییمان دەداتێ ئەضعافەن چەند کەثیرە دیارەی نەکرد يعني لا يحيط بها إلا علمه تعالى بس الله خوي دزاني يق ملائكتي جنازاني پاداشتي ام قرز جوانه لا خوا چنده بس خوي دزاني جا قرزك خوا خوي بفرمي پاداشتكي زوره لا شي لا خوا برزان هوا هي روجي 5000 پیدا دکا کارتون کو دکاتو دبینیم به ماتور کارتون کو دکاتو روجي 5000 وارداتيتي داهاتي روجانيتي اگر بڵێ ئەرێ پارەیەکی زۆر لای تۆ چەندە دەڵێ وەڵڵاهی ئەگەر زۆر دەستکەوی 1 ملیۆن دینار دەستکەوێت چونکە ئەو ڕۆژی 5000 پیدا دەکات ملیۆنێک بۆ ئەو زۆرە ئەی کابرایەک هەر ئاوا دەکات ڕۆژی 1 دەفتەر دۆلار پیدا دەکات ئەرێ بڵێ پارەی زۆر چەندە بدەڵێ ملیۆنە دینار دڵێ ملیۆن دینار چێر ئەوڕیشی لێ نادەمەوە من ڕۆژی 1 دەفتەر دۆلار پیدا دەکەم ئەو دەڵێ ملیارێک دۆلار سەرمایەیە ئەی خاوەنی ئەرز و ئاسمان خۆی بفەرمە پاداشتەکە زۆرە هەر بیری لێ مەکەوە هەر لێی گەڕێ بەس لە قیامەت هات بەخوا دەبینیتەوە ئەوەی کە بەو ئەڵڵایەت بەخشیوە و دان ناوە لەو بانقەدا مامەڵەکە حسابەکە بێ سنوورە خوا خۆی بفەرمێ زۆرە ئەبێت چەند زۆر بێ هەر لێی گەڕێ یەقینت هەبێ خۆشەویستم هەر لە دنیادا ئەڵڵا دەیهێنێتەوە ڕێگات تۆ خەڵکی لە تنگانە ڕزگار بکە یەکێک لە جوانیەکانی ئەم ئاەتە یەک بە یەکمان دەگرێتەوە جەنابەت ئێستا لەوە چێ لەم وتارەدا بیسەر و بینەری ئەم ئازیزانی کە وتارە دەبینن دەڵێ وەڵڵاهی خۆزگە پارەم هەبوویایە بەڵام من پێم وتی ئەم بانقە 250 وەردەگرێ هەر منداڵەکانیشتان فێرکەن ئەم حساب باقیە بکەنەوە کاکە مناڵک ناتوانێت مانگی 250 دینار ببەخشێ پێ بڵێ ڕۆڵی گیان لە مانگێکە جاری پسکیتێک مەخۆ مەی بە بۆ مەکتەب با ئەمە بخینە داخیلەیەکەوە ساڵانە ئیشاڵڵا گە بێتە 10,000 زۆرە
خۆ مناڵە دەتوانێت فێریکەی بە ئەم بانقیان بۆ بکەینەوە لە ماڵەوە بە ئەم داخیلە خێریان بۆ بکەینەوە خۆ جەنابەت دەتوانی مانگی 1000 دینار ببەخشی بەو خوایە ئەو 1000 دیناری تۆی کرێکاری کەممایە کە هەر ئەوەیە دەژی لای خوا بە 1 ملیۆن دینار خوا لێت وەردەگرێ وەری دەگرێ پاشان هەر باسی پارەی نەکرد قەرزەکە باسی ماڵی نەکرد کاکە تۆ پارەت هەیە پارە ببەخشە تۆ پۆستت هەیە جەنابتان هەر یەکەتان سوپاس بۆ خۆی گەورە لە دایرەیەکە دەستێکتان دەڕوە تۆ لە حاکمەوە تا بەرپرسێکی دایرە کورە تۆ مۆزەفێکی ئاسایی لە خەستەخانەیەکە دەرزی لێدەرێکی برین پێچێکی ئەزانی بەو پۆستەت یارمەتی خەڵک بدە بەس لەبەرخوا نایناسی منەتت پێی نییە لێی ناترسی هاو حیزبید نییە چاودێرن نییە خزمی مدیر نییە بڵێ یا ئەڵڵا با ئەمە بنێرمە بانقەکەمەوە ئەم ئیشت بۆ ڕایی دەکەم ڕێنماییت دەکەم یارمەتیت دەدەم بەس لەبەرخوا یەکسەر بینێرە قەرزەکە بدە دەست خوای گەورە بڵێ خوای ئەوە بالای تۆ هەڵگیراو بێ بۆ قیامەتم بۆ دنیاشم کاکە گیان تۆ زانستت پێیە مامۆستای سەرەتایی تا زانکۆ بە زانستەکەت یارمەتی خەڵک بدە بەڕێزم هیوا هەیە پارەی ناوێ واللهی دەیان خەڵکم بینیوە بێ احتیاجە لە پارە بەس دڵی ئەوەندە تەنگە بە 10 دقە قسەی خۆش ئەتوانی لە فرمێسکەوە بیهێنێ زەردەخەنە کاکە هەر ئەو قسە خۆشانەی تۆ ئاو دەکا بە دڵی گڕگرتوویدا بە قسەی خۆشت دڵنەواییکردنێک زۆر لە پارەکەش گەورەترە وەرە ئەمە بسپێرە بەخوا ئەمە هەمووی دەچێتە سەر حسابی ئەم بانقە ئەم کارتە فریاکەوە ناوی خۆت تۆمارکە والله ئەوەی ئەمڕۆ تۆ چاکەی لەگەڵ دەکەی بە دووری مەزانە ڕۆژی ئەو خێرت پێ بکاتەوە ئەم دنیاە لەسەر هیچ بارێک ناوەستێ وتلك الأيام نداولها بين الناس خوای پەروەردگار لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 104 دەفەرمێت دڵنیابن پەروەردگار ئەم جیهانە خڕە دەیسوڕێنێتەوە والله ئەوەی ئەمڕۆ تۆ چاکەی لەگەڵ دەکەی قەت بە دووری مەزانە ڕۆژێک ئەو یارمەتی تۆ بدە بە چاوی خۆتان بینیوتانە جەنابتان تەمەنێکتان هەیە ئەزیزەکانم واللهی دەوڵەمەندی وا هەیە ڕۆژگارێک یارمەتی خەڵکی دەدا ئەمڕۆ محتاجە بۆ 1 تاکە دۆلار قەت تەوەقوع نەکردووە ئینسان بەڵام خوا دەفەرمێت نانا ببەخشە بشترسە ڕۆژێ بەدەستەوە نەمێنێ با ئەم حساب بانقی لە جیفان تا شتێکت پێ بدڵت پێی خۆش بێ ئەوەی ئەمڕۆ تۆ یارمەتی دەدەی لەوە ئەچێ بەیانی یارمەتی تۆ بداتەوە دنیا پڕیەتی لە بەسەر هات شتێکتان بۆ ناجێڕمەوە خەڵک بۆ ئێمەی باس کرد دەبێ شتێکتان بۆ دەژێرمەوە کە لە کتێبە هاتبێ کتێبێک هەیە کاتی خۆی مامۆستای خۆشەویستم برای عزیزم مامۆستا شێرزاد عەبدولوهاب ئەو کتێبی پێناساندم کڕیم کەما تەدین و تودان سید عەبدوڵڵا سید عەبدوڕەحمان الڕفاعی نووسیوێتی کتێبێکی زۆر بەنرخە کەما تەدین و تودان لە لاپەڕە عەرەبیەکەی 165دا لاپەڕەی 165 لەبەر بە نرخی ئەم کتێبە کراوەتە کوردی بە زمانی کوردیش خۆمان مامۆستای بانخواز خوشکی بەڕێزم بە سوپاسەوە بە دیاری بۆی نادم مامۆستای ئافرەت سوهان بەرزنجی مامۆستا سوهان بەرزنجی بە ناوی چ بچێنی ئەوە دەدووریەوە ئەو کتێبە عینوانەکەی وایە مامۆستا مخلیس و نووسنگەی تەفسیر بۆیان چاپ کردووە لە هەولێر لە لاپەڕەی کوردیەکەیدا 140ەکە لاپەڕەی 140ی کوردیەکەی 165 عەرەبیەکەی باسی کەسێک دەکا نووسەری بەناوبانگی میسری ڕۆژنامەنووسی بەناوبانگی میسری مستەفا ئەمین مستەفا ئەمین دەڵێت ساڵی 1965 لەلایەن ڕژێمە ڕەندەکەی جەمال عەبدولناسری پیسی میسریەوە زیندانی کرام زیندانەکانی ئەو کاتە زۆر زۆر پیس بوون یعنی بەس بچووی تا ئاسایش تەواو بووی ئەڵێ زۆر بە ناحەق ژیرام بەس یەک نەخڕەخنەم لە حکومەت گرتبوو کاکە پارەیەکی زۆرتان هەیە میلەت برسیە ئێستامانی ئێمەش پێیان ناخۆشە جاری وای قسەکانی ئێمەشیان لە شان خۆش نییە ئەڵێ کاکە خۆتان زۆر زۆر تێرن وەڵڵاهی زۆر زۆر تێرن بنەماڵەکانتان تێرن هەر پارویەک زیادی خۆتان بدەنە ئەو میلەتە خۆ خەڵک شکورە ئەوەشیان پێ ناخۆشە ئەڵێ من ئەوەندە بنووسی بوو کاکە خۆتان جەمال عەبدولناسر زۆر زۆر تێری ئەیدە هەر پارویەکی سەر سفرەکەت بخەبەردمی ئەو خەڵکە با ڕەشوڕود نەبێ لە ڕۆژنامەکەی خۆمدا ئەوە منووسی بوو ئەڵێ لەسەر ئەوە لە نیوەی شەودا ئاسایش گەیشتە سەرم و کەلەپچیان کرد و بردیانم بۆ زیندان چلەی هاوینە کات ئەو پەڕی گەرمایە زۆر زۆر گەرم بوو 3 ڕۆژ خستیان مەژوورێکەوە تەوالێتێک بوو بەس تەوالێت بوو بنی تەوالێتەکە و سەرۆشی مشەبەکێک بوو حرەسێکیش لەبەر دەرگاکە بوو بێ گڵۆب تاریک منیش نەخۆشی سوکەریم هەبوو شەکرەم هەبوو هەر لە ماڵی شەو ڕۆشتم تینم بوو نانهێش پەرداخی ئاو بخۆمەوە تینوێتی زۆری بۆ هێنام گەڕام مەسینە ئەوەی ئافتاوی ناو تەوالێتەکە هەندێ ئاوی تێدا بوو ئەو ئاوە گەرمە کوڵاوم خواردەوە تۆزە فەرەحیەکم بۆ هات دوای ئەوە تینوێتی زۆری بۆ هێنامەوە لە ڕۆژی دووەمە ئاوی مەسینەکەش نەما واللهی بەڕێزان ئەڵێ دەستم دەکردە ناو کونی تەوالێتەکەەوە ئەو ئاوی پیساییم دەردێنا تۆزە دەمی پێتەڕکەم هیچ ئەنوایەکم نەما بوو
لە ڕۆژی سێمە کە نانم بینیوە و نە ئاو نە ڕووناکیم بینیوە ئەوەندە وەزعم پەرێشان بوو ئەدگوت هەموو دەمارەکانی لەشم لە تینوانە دەردێنن چونکە سوکەریم بوو شەکرم بوو ئەوەندەش گەرما بوو هەرچی ئاوێکە لەمە سینەکەشا خواربوومەوە هەمووی بە عەرەقە دەرمدایەوە وەکو شێتم لێ هاتبوو وەڵڵی سەری خۆم بە دیوارەکەدا دەدا مێشکم لەو کاتەدا پێوتم لە ژێر دەرگاکەوە زمان بلێسەوە ئاگام لێ بوو هەندێ ئاویان بەڕاڕەوەکەدا دەکرد بە ماسی حەپاکیان دەکردەوە بە گەسک وتم بەڵکو دڵۆ پێ ئاڵپەڕی بێتە ئەم دیوە و یەک تۆز زمانم تەڕ ببێ وەکو شێت و هارم لێ هاتبوو حرەسی بە دەرگاکە دیارە ئاگای لە حاڵم بوو کە سرم بە دیوار دەکێشا و هاوارم دەکرد لە تینوانە هیچ شتێک وەکوت ئازاری تینوایەتی نییە ئەڵێ لەو کاتەدا کە تەواو چاوەکانم تاریک بوون دەرگای ژوورەکەم کرایەوە دەستێک وەکو شەبەحێک هاتە ژوورەوە سوراحەیەک ئاوی پێبوو یەکسەر دەرگاکەی کردەوە خەریب و هاوارکەم دەستی خستە سەر دەمی و توش قسە نەکەی یعنی بەنجەی ئاوا لێ کرد بەبێ ئەوەی قسە بکاوتی وەکوی بڵێ قسە نەکەی با کەس گوێی لەمان نەبێ سوراحاوەکەی لێ نزیک کردمەوە بەدەستە لەرزیوەکانم لە خۆشیانە دەستم لێ داوتم ئەبێ ئەمە خەون بێ یان فریشتەیەکی خوایە و ئەم ئاوەی بۆ هێناوم ئەوەندە سارد و خۆش بوو بەدەست لێدانی هەموو دەمارەکانی لەشم هەستیان بەم خۆشیە کرد ئالەو کاتەدا دەڵێ ئاوەکەم سوراحەکەم بەسەرمەوە نا هەندێکم خواردەوە ئەڵێ وەڵڵاهی نە پێشتر لەوە نە هەرگیز هەتا ئێستای ژیانیشم دوای ئەو سجنە بە عمری خۆم ئاوی وا سارد و سازگارم جارێکیکە نەخواردوێتەوە بیرم نەدەهات لە ژیانمە ئاوی وا خۆشم خوارد بێتەوە و لە دوای سجنیش بیرم ناجارش کە ئاوی وا سازگار و خۆشم خوارد بێتەوە ئەم گوت ئەگەر ئێستا 1 ملیۆن جونەیی ئەو کاتەی ساڵی 65 یعنی 1 ملیۆن دۆلاری ئەم سەردەمە دەکات 100 دەفتەر دۆلار 100 دەفتەر دۆلارم هەبوویایە بەم سوراحیاوەم دەدا ئالەو کاتەدا چاوەکانم بێ لەو کرانەوە جارێش کە هەندێکی کەم خواردەوە نیوەی سوراحەکەم خواردەوە ئۆخەی فەرەحی بەدڵما هات ئالەو کاتەدا دەڵێ بینیم ئەو کەسەی کەوا ئاوەکەیدا دەستم و هێشتا دەرگاکەی کردبەوە سەیری منی دەکرد کورتە باڵایەکی گەنم ڕەنگ بوو گەنج بوو تازە پێدەگەیشت ئاسایشەکە دەرگاکەی بە ئاسپایی پێوەدایەوە ڕۆیشت بەڵام وێنەکەی لە مشکما تۆمار بوو ئەڵێ لەو کاتەدا وتم خوایە گیان ئیتر تەواو هیچی ترم لە تۆ ناوێ وەڵڵاهی نانم ناوێ ئازادیشم ناوێ مادام ئەم جارە تێرئاوە بووم و سوراحەکەشم نیوەی تێدا ماوە کە تێریشم خواردوێتەوە سوپاس بۆ خودۆ یا ئەڵڵا ئازادیشم ناوێ ئەمەوێ هەر لێرەدا بم ئەڵێ چێژێکم بینیوە لەو ئاو خواردنەوەیە هەرگیز لە ژیانما دووبارە نەبووەوە پاشان ئالەو کاتەدا دوای ئەو 3-4 ڕۆژە دیسان وەزعم باش بووە تێراو بوومەوە ڕۆژی پێنجەم بردیانمە قاعی گشتیەوە هیچم لەسەر نییە بەس هەر ویستیان تەمبێم بکەن جارشکە قسەی حەق نەکەی لە وڵاتە جارشکە فێر نەبی ڕەخنە لە دەسەڵات بگری ئالەو کاتەدا بردیانمە قاعی گشتیەوە بە سەدان خەڵکی تێدا بوو لەوێدا دەنارشتت بۆ دەهات مواجد دەکرا پاسەوانەکان ئیسراحەت قسەیان لەگەڵ دەکردی چونکە ئەوانە حکمیان زۆر باشتر بوو من لەوێ ڕزگارم بوو ئەو پاسەوانە مناسیەوە کە لەو دیو شیشەکانەوە بوو قسەمان لەگەڵا دەکردن ڕۆژێک کە لە سووسیەکە دانیشت بووم و ئەویش لێوە پیاسەی دەکرد بانگم کرد بە ناوی ئەوەی شتێکم بۆ بکڕێ وتم ئەزانی شێوەی تۆ لای من غەریب نییە وتی کەس گوێی لێمان نەبێ وتم تۆ نەبووی لە ژوورەکەدا ئەو سوراحە ئاوە ساردەت دامێ وتی بەڵێ وتم ئەزانی ئەگەر پێیان بزانی تا لە کارەکەت دەردەکرای فەسڵ دەکرای وتی هەر فەسڵ و دەرکردن وەڵڵاهی گول لە باران دەکرام بەس بەرپرسی یاساییش بیزانیا سوراحەیە ئاوی ساردم داوە بە کەسێک کە لە تەوالێتێکا سجنی فەردیە وەڵڵاهی ڕەمی دەکرام گول لە باران دەکرام وتم ئەی لە پێناوی چیدا گیانی خۆت بەخشی من تۆ ناناسم وتی تۆ من ناناسی بەڵام مامۆستا من چاک تۆ دەناسم 9 ساڵ لەمەوبەر من خەڵکی گوندی جیزەم لە میسر 9 ساڵ لەمەوبەر پیاوێک لە گوندەکەی ئێمە پیاوێکی تاعەت و نوێژپاک و ڕۆژوگل و قورئان خوێن کۆمەڵە مناڵی وردی هەبوو ئەم پیاوە زۆر خواناس بوو بە خۆی ماڵ و منداڵیەوە زۆر حەڵاڵخۆر بوو دەستی لە خەڵک پان نەدەکردەوە 7 دانە ساڵ ئەوەی دەستی دەکەوت پاشەکەوتی کرد لەگەڵ هەندێ مارەی ژنەکەی کە هەندێ زێر بوو فرۆشتی دایان بە 1 مانگە ماڵی ئەو پیاوە کە ئەو مانگایەیان کڕی هەموویان بە مانگاکەیانەوە ماچ دەکرد ژن و منداڵ و پیا و بە دەوری ئەم مانگایەدا دەهاتن سەرمایەکەیان بەس ئەوە بوو باوکەکە دەیگوت ڕۆڵە گیان ئافرەت ئاگاتان لێ بێ ڕزگارمان بوو ئەم مانگایە شیر و ماستەکەی دەخۆین سوپاس بۆ خوای گەورە گۆلکەکەشی دەفرۆشین ساڵانە پێداویستی ژیانمان دابین دەکات بە هەمووتان وریای بن بەڵام ئەو خەونی ئەو ماڵە بە 6 مانگی خایاند سوبحان الله بەیانێک کە هەستان مانگا بردار بوو بۆ زمانی دەرکێشا بوو
ماڵەکە بوو بە تەعزیە بیهێنە بەرچاوت هەموو سەرمایەکەت ئەوەندە بێ و لە یەک لەحزەدا لەدەست چێ باوکم و دایکم دەبینین کە چۆن بەسەر ڕیشە سپیەکەیە فرمێسک دەهاتە خوارەوە چۆن ئەو مناڵانە بەو مانگا من دوارە بوویان ماچ دەکرد لە تاوانە خوایەکیان نانمان بڕا هیچمان نەما لە دنیادا ئەو پیاوە بە عیزەتە نامەیەکی بۆ تۆ نووسی کە تۆ سەرنووسەری گۆڤاری ئەخبار اليومی میسری بووی لە قاهرە لە ڕێی پێوەستەوە بۆی ناردی وتی مامۆستا مستەفا ئەمین کەسێکم لە ژیانما سواڵم نەکردووە دەستم لە براکانیشم پانگ نەکردوێتەوە تۆ کەسێکی خێرخوازی ئەگەر لە ڕێی دەوڵەمەندێکەوە یەک مانگام بۆ بکڕن بەڵکو دواتر لە ڕێی گۆلکەکەی و مانگاکەی بدەمەوە بەڵکو خۆم ببمەوە خاوەن مانگا بەخوا داوام پارە بەلاش و مفتم نییە 27 مانگی ڕەمەزان بوو سیارێک لەبەر دەرگای ئێمە پیکابێک ڕایگرت و یەک مانگای جوانت بۆ هێناین ئای لەو کاتەدا شادمانی ماڵی ئێمە چ جەژنێک بوو هیچ کات ناتوانین ئەو ماڵە ناندەزانی چۆن تعبیر لە تۆ بکەن بەڵام تۆی بە شەهامەت و بەڕێز مانگاکەت داگرت و نەتهێش باوکم مەرحەبایشت کا سواری سارەکە بووی تۆ بۆی دەرچووی بۆی دم و چاوی باوکم نەدبینێ و چاو بەرەژێری غەیری خوا نەبین ئەو پیاوە باوکی من بوو من ئەو کاتە مناڵ بووم 9 ساڵ لەمەوبەر من تازە مێر منداڵێک بووم ئەو پیاوە باوکی من بوو کە تۆ فریای ئێمە کەوتی و خێزانەکەمانت ڕزگار کرد دواتر هاتمە سلکی ئاسایش و ئێستا ئەفسەرێکی ئاسایشم لێرە 9 ساڵ لەمەوبەر بوو تۆ ئەو پیاوە تێر لەگەڵ ئێمە کرد کاتێ وتیان مستەفا ئەمین گیراوە بە هەر شێوازێک بوو خۆم کرد بە دەرگاوانی تۆ بینیم زمانت لە عەرزەکە دەدا بۆ دڵۆپێگا وتم هەی ئەگەر مەردایەتی تێدا بێ ئەم پیاوە ژیانی ئێمەی ڕزگار کردووە وەڵڵاهی گول لە بارانیشم کەن دەبێ فریای کەوم من هاتم بچووکترین قەرزی تۆم دایەوە مامۆستا قەرزێک کە 9 ساڵ لەمەوبەر بەخشی بووت بەخوا بەڕێزان تۆش ببەخشە لەبەر خوا لەوە ئەچێ دوای 9 ساڵی تر زۆر محتاج بی لە زیندانێکە محتاجی پەرداخی ئاو بی نەک پارە وتلك الأيام نداولها بين الناس ئەم دنیاە خوا دەیسوڕێنێ با ئەم کارتە لە گیرفان تا بە دڵنیا بە بەڕێزەکەم دێتەوە ڕێگات دەبا هەر یەکێک لە ئێمە ئەو حیساب بانقی هەبێ بەڵام دەبێ یەکێ پارەکانت بۆ بگەێنێ ئەم بانقە لەگەڵ بانقی دنیادا ئەوەی فەرقە دەبێ ئیلا بیدەیە دەستی یەکێک بە دەستی خۆت وەرناژیرێ چێ هەیە ئەم پارەت بۆ بگەێنێتە لای خوای گەورە ئەوە لێ دەگەڕێن بۆ جمعەی داهاتوو ئەم بانقە ڤایرۆسێکیشی هەیە بێت و ئەم ڤایرۆسە داخڵی کارتەکەت بێ حیسابەکەت هەر هەموو سفر دەکاتەوە پەنا بەخوا هیچی تیان نایاڵێ هەمووی دەخوا ئەوەش با بۆ جمعەی داهاتوو بێ تەنها ئەوەندە دەڵێم هەر بەخششێ هەر بەهرەیە کە خەڵاتی خوای گەورەیە بیخە خزمەت بۆ دەوروبەر تاوەکودار لە هەردوو لا بۆت بێتە بەر ئەگینا خوا دەیباتەوە وەک گەزۆی دار دەیشواتەوە ئەوسا بگری و بناڵێنی لای سۆزت لێ ناکاتەوە یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوایە محتاجی دەستی نامەردانمان نەکەی یا غەنی ئەو کەسەی خەزیانەکانی ئەرز و ئاسمان هی تۆیە یا ڕەبی خوایە ئەوەندەمان پێ ببەخشی محتاجی دەستی هیچ نامەردێک نەبین لە ژیانە یا ڕەبی خوایە ئەو بەخشندانەی کە لەم ڕەمەزانەدا دڵی خەڵکیان خۆش کردووە یا ڕەبی خوایە بەرەکەت بخەیتە ماڵیانەوە یا ڕەبی خوایە بەرەکەت بخەیتە ماڵیانەوە یا ڕەبی خوایە ئەو کەسانەی دڵسۆزی فەقیر و هەژارن خوایە دڵسۆزیان بۆ بنوێنی و خوا دڵخۆشیان کەی یا ڕەبی خوایە ئەو کەسانەی هەژارن نەدارن لێ قەوماون لێ کەوتون یا ڕەبی خوایە بێ بە هاواریانەوە دەرگای ڕزقی تۆ ئەوەندە فراوانە خوا لەو هەژاری ڕزگاریان کەی یا الله یا شافی ئەو مسلمانانەی پەنان بۆ ئەم دەستە بەدەست نوێژانە هێناوە هەمومان لە تۆ دەپاڕێنەوە ئەوەی نەخۆشە شیفای بدەی یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی خوایە ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی یا ڕەبی خوایە ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی ئەوەی لێ قەوماوە خوایە ئازادی کەی بێ بە هاواریەوە ئەوەی لە زیندانی ستەمکاراندا لە هەر شوێنێکی ئەم دنیادا و بە ناحەق گیراوە یا ڕەبی خوایە ڕزگاری کەی یا ڕەبی خوایە بێ بە هاواری لێ قەوماوانی مسلمانی داما و لە هەر شوێنێکی ئەم جیهانەدان یا ڕەبی خوا بەم ئیسلامە عیزەتمان پێ ببەخشی لەژێر سایەی ئەم ئیسلامەدا بەختەوەریمان پێ ببەخشی باشتر لە قورئان و پەیامەکەت تێمان بگەینی و کاری پێ بکەین و بەختەوەری دنیا و قیامەتمان کە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون